ئەو شتە پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی تەندروستیەوە نییە، ئەوە بەڕێوەبەرایەتێکی گشتی لە هەولێرەیە لەسەر بە وەزارەتی تەندروستیە پێوترێت KMCA کە سەرپەرشتی مەلەفی دەرمانەکات و ئەم بابەتێکە بەڕاستی من ئاگام لێنی ڕاستە بۆیان نردوم و بینیمە، بەڵام ئەوە بێت وەزارەتی تەندروستی وردبینی تیا بکە و ئێمەش بۆ خۆمان تێبینیمان لەسەر و دەستگایە هەیە تەمەناکەین جەنابی وەزیری تەندروستی و ئەنجومەنی وەزیران بە زووترین کات وردبینی لە کارەکانی و دەستگایە بکە بۆی کێشەی دەرمان کە تا چارەسەر نەبووە کێشەیەکی گرنگە و وایە ئەم دەستگایە چارەسەری بکردایە بەڕاستی کە چارەسەر نەکراوە بە زووترین کات حکوومەتی هەرێم چارەسەری بکات چونکە کێشەیەکی گرنگ و هەستیارە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە، دەرمانی تەزویر لە بازاردا هەیە، دەرمانی قاچاق لە بازارە هەیە، ناجێگیری لە نرخی دەرمانە هەیە و خەڵک پارێکی زۆرەدا بە دەرمان و فەرق و جیاوازیەکرێن لە نێوان کۆمپانیاکانە بۆ هێنانی دەرمان، بعضێکیان هاوکاریەکرێن بعضێکیان هاوکاری ناکەن، ئێمە تەمەناکەین ئەم بابەتانە چارەسەر جارێ نەکەین. کۆمپانیاکانی دەرمان هیچ لە کۆگاکانە دەرمانیان تا ئێستا سەختکردێتەوە لە ماوەی ڕەمەزانێکی سێزان مانگان. بەڵێ ئێمە ئێستا کۆمپانیاکانی دەرمان ینی ئەو پارەی کە وەریان گرتووە ئەو دەرمانانی کە بۆیان هێناوین نەیانتوانیوە شایستەکانیان وەرگن، بۆیە ئێستا بە هیچ شێوەیە دەرمانمان بۆ نایەنن، ینی بۆ نمونە ئێستا نەخۆشخانەی قەسەرەی سلێمانی پێویستی بە مەوادەیە لەبەرەوەی شەریکەکە 2 ملیاری لای حکوومەتە ئەو مەوادەی کە پێویستمان پێێتی هەڵێ من نایهێنم لەبەرەوەی تا 2 ملیارەکەم نێنەوە نایەنم. ئێمە چەند جار داوامان لە وەزارەتی تەندروستی کردووە، چەند جار داوامان لە بانکی سلێمانی کردووە کە لە کۆمەڵێ مەجاالە هاوکاریمان کە چونکە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە و قەسەرە خەڵکەگەرنەی کە ئەمرێت و بابەتی سەرەتانی و دەرمانی بەرجش خۆی ڤاکسینەکە هەر یەک ڤاکسینە، ینی ژەمی سێم و دووەمەوە نییە بڵێ ئەم ڤیاڵە یا ئەم دەرزیە ئەمە لێ نووسراوە ژەمی سێم خەڵک بەکاری بێنە، نەخێر ئەم دەرزیە هەر ژەمی یەکەمیش و ژەمی دووەمیش هەمان مادەیە، بەڵام ئەوەیە تۆ لە دوو زەمەنی جیاوازە لە خۆتی بۆی مەناعەکەت بەردەوام بێ. من بۆ خۆم ئەم ئێوارەیە جورعی سێمم کردووە و هیوادارم خەڵک ینی ڤاکسین بکە، ڤاکسین شتێکی گرنگە و ئایان پارێزێ و حەزەکەم ینی ئێمە داتامان لە بەردەسایە ئێوەش وەکو خەڵکی ڕۆژنامەنووس بچن بە دوواداچوون بکەن ئەو کەسانی کە کۆچی دوایەکەن بە کۆڕۆنا لە 99% ڤاکسینیان نەکرد. زۆر سپاس.